بەرنامەی شەوچەرەی سلەیمانی. دیمەنێک لە شاری هەڵمەت و قوربانی بهێنە پێش چاوت. بهێنە پێش چاوت مێژووی باو باپیرانت لە گۆشەنیگای شەوچەرەوە. ساتێک بگەڕێرەوە بۆ سەدەی 19 و 20. دەست لە تەکنیکی ئەمڕۆ بەردە و بگەڕێوە ژیانێکی سادە. بچۆرە ژوورێکی تاریک و تۆش وەکو من بە دیار چرایەکی کزەوە بیر بکەرەوە. بیهێنە پێش چاوت. بیهێنە پێش چاوت ساتێک پڕ لە تامەزرۆیی. دیمەنێک پڕ لە جوانی و ژیانی کۆمەڵێک پڕ لە سەروەری، پڕ لە شۆڕشی نەبەردی، کەلتوری ڕەسەنی شارێکی کوردەواری. بیهێنە پێش چاوت کفتەی سابوونکەران و تاسکەبابی و پەردەپڵاوی پرتام و چێش، باسووق و سجووق و گەزۆی سروشتی، هەر هەمووی بەرهەمی خۆماڵی. بیهێنە پێش چاوت دەنگێک بە نمایشەوە، نمایشێک پڕ لە هونەر، هونەرێک پڕ لە هێمنی و هێمنیەک دوور لە کەسەر. بە زهن و چاوی عەقڵەوە جۆڕا دێرە، بزانە ڕۆستەمی کورد مێیە یان نێرە. بەڕێزەکەم باش گوێ بگرە و لێم دامە بڕێ، بزانە حیکایەتی ئەم شەومان بۆ چۆچێ. خانی عەجەم لەو دەمەی مێجەسۆن لە سولەیمانی گیرسایەوە، لە خانی غەفوورەغا حوجرەیەکی بچووکی گرت بە کرێ و تیایدا دەژیا. لە تەنیشت ئەم خانەوە خانێکی گەورەتر هەیە و ئێستا من لە بەردەم ئەو خانەدا وەستاوم کە پێی دەڵێن خانی عەجەم. بیهێنە پێش چاوت. خانی عەجەم کەوتۆتە ناو بازاڕی بەر بەلەدیەکەی سولەیمانیەوە. حاجی سەعی ئاغا و براکانی خاوەنی ئەم خانەن کە کەوتۆتە سەر و خانی غەفوورەغا و تا نزیک کۆپاندرووەکان. پشتەوەشمان شەقامی کاوەیە و تەنیش ماڵی مارف بەگی باوکی فایق بەگە و تا نزیک ئەسحابەسبی درێژ بۆتەوە. بیهێنە پێش چاوت. کاروانچیەکان قەتاریان بەستووە و بەبارەوە دێن و لە دەرەوەی ئەم خانە گومرگ دەکرێن. هەرچەندە پێشتر لە زەمانی عوسمانیەکاندا پێیان دەوت گومرگی ڕێژێ، بەڵام ئێستا زەمانی مێجەسۆنە و لایەکی ئەم خانە کراوە بە میوانخانەی مێجەسۆن و پشتدەریەکان و جافەکان و گەرمیانیەکان لەوێدا دادەبەزن و لەسەر حسابی مێجەسۆن خزمەت دەکرێن. بەڵام گومرگ و باج و خەراج هەر زۆرە و خەڵکی هێشتا هەر ناڕازین. بیهێنە پێش چاوت. بیهێنە پێش چاوت لالۆ کەریم گوێ درێژێکی شێتی پێ و قایم لغاوەکەی گرتووە و لەبەر خۆیەوە بۆڵێنێت. هەچە کەرە دێزەچە بۆ هەپەساویە هەردی پێنکە شەربەت شەربەتی مێوژە شەربەت بە بەفری پیرەمەگرونەوە شەربەت وەرنەوە بۆ شەربەت وەرنەوە. هەچە كريم آواتي وجنا آوا ئای ئای لاچۆ کوڕە لاچۆ بەناڵێبی. ئەو کەرەشێتە لەقەیەکی لێدا و لە حەوسەڵان ڕاستی دەکاتەوە. یا لا حول ولا قوة إلا بالله. هەچە کەرە دێز هەچە. وسط حسن توجا برا باباوكم دەیسا سەلام عەلەیکم میرزا تۆفیق. وعليك السلام ورحمة الله وبركاته. ئەوە چییە لالە کەریم چییە بەخوا باش تێ ناچی چ قەوماوە پێم بێژە. چی بێ لە تۆ نێری بێ میرزا گیان. کۆمیسەرەکان مێشیان داغان کردوون، ئەڵەی جەردەیان گرتووە. پێشەوەی بگەیتە جێ ئاوەڕووتت دەکەن. ئەم قەرەش داخی لە دڵی منایە. لاچۆ کوڕە لاچۆ. لاچۆ کوڕم دوور کارۆ لاچۆ کوڕە لەقەیەکی لێە لاچۆ. لالوە کەریم دەچی ڕوویاتە بۆم باسکە. میرزا گیان دووسێ مەنجەڵ ماس و پەنیر و بڕێ ڕێوازم هێنابوو بۆ